سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنمەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنمەی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە ساڵی 2021 دەکەین بابزانی ساڵی 2021 ساڵێکی چۆن بوو بەلای هاوڵاتیانی خەزای بەردەڕەش لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین ڕابوو چونیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموو بینەری ئەم بەرنمەیە بن. سڵاو لە ئێوەش بەخێر ساڵی 2021 ساڵێکی چۆن بوو هێستا بەرەو کۆتاییەکانی ساڵ 2021 بەڵێ ساڵی 2021 ساڵێکی زۆر پرکێشە بوو بەڕاستی کێشەی زۆر هاتە پێشمانش یعنی هەتا بۆ کۆتایی ئەو لافاوانش ئەو خەڵکی گرتەوە بەڕاستی ینی وە کۆتاییەکەی بۆی هینە ئینشاڵڵا ئاخر ناخۆش بیتن لە 2021 ئینشاڵڵا بەرەو 2022 دەڕۆین. باشە هیوا دەخوازی لە ساڵی داهاتوو چۆن بیت؟ والله هیوادارین لە ساڵی داهاتوو 2022 خەمێک لە هاوڵاتیان بخورێتن ژیانی گوزارانی خەڵک خۆش بکرێتن ینی خەڵک بەڕاستی ماندیە بەدەست ئەو وەزعەوە بەدەست ئەو هەموو نەهامەتیەوە خەڵک زۆر نەهامەتی چێشتووە هیوادارین ساڵی داهاتوو ینی بیرێک لە هاوڵاتی بکرێتەوە هەر بیر بەرپرسان بیر لە بەرج خۆیان و گیرفانی خۆیان و ڤیلا و ماڵ و حاڵ خۆیان نەکەن بیرێک لەو خەڵکە بکەنەوە خەڵکە ڕەشبروتە هیچی ناوێت بەڕاستی ژیانێکی زۆر سادەی ڕۆژانی خۆی تەبیعی دەوێتن هەر ئەوەی دەوێتن هیوادارم بیرێک لێ بکرێتەوە ئەو خەڵکە شایانی ئەوەیە بەخۆشی بژێت بەڕاست شایانی ئەوەنی ئەوەی بەسەر دێتن ینی هەر باری گران دەکرێت و زەریبێ لەسەر زیاد دەکرێت و لەولاشەوەش خۆشی لۆ نایەتم ڕاستی خۆشی لۆ دروست ناکرێت لۆ ناڕەخسێت کە ژیانی خۆش بکرێتن. پێت وایە لە ساڵی داهاتوو و کێشانە چارەسەر دەبن یان هەمان ئەو کێشانەیە؟ وڵای ئەوە چەند ساڵە هەر پێمان وایە هەر دەبی گەشتبین بین ئینشاڵڵا چا دەبی هیواداری چاک ببیتن ئەگەر نا بەڕاستی نابینین یعنی چەند ساڵە هەر ناخۆش دەبی هەر دەبی بڵێن ساڵ بە ساڵ خۆزکەمان بەپار ینی وای لە هاتووە بەڕاستی ساڵ بە ساڵ خۆزکەمان بەپار هیواداری ئەو ساڵە ئەو هانە بێت و بیرێک لە ژیانی هاوڵاتیان بکرێتەوە. پێتان وایە ساڵ تەنها ژمارەکان دەگۆڕێت یان خەڵکەکەش دەگۆڕێت حکوومەتەکەشمان دەگۆڕێت؟ وڵی بێگومان دەگۆڕێت ینی هەر بلێن وەک خۆیتی هەر وەک خۆی نییە گۆڕانکاری دێتن دەموچاوەکان تقریبان هەر وەک یەکن ئاوا یەکن بەس گۆڕانکاری کەم دەکرێتن خەڵکەکە ینی هەیە ئەو گەنجانی پێڕادەگەن ئینشاڵڵا هیوادارین گەنجی تێگەیشت و پێگەیشت و پێڕابگەن و کۆمەلگا بەرەو پێش ببن کۆمەلگا بەرەو دواوە نینن ینی هەر بە هەموو لایەکەوە هەر بە دووی کەسەکان غار نەدەن خۆیان عەقڵی خاوەنی ئیرادەی خۆیان بن خاوەنی تێگەشتنی خۆیان بن ئینشاڵڵا. ئینشاڵڵا بە هیوای ئەو هیوا ئاواتانی کە دەخوازی بێتە دی لە ساڵی نوێ بە هیوام ئینشاءڵڵا دێتە دی ئینشاءڵڵا هیوادارم بێتە دی دەبی مرۆڤ گەشتبین طبعاً بێگومان دەبی مرۆڤ گەشتبین بیتن بە گەشتبینی بڕوانی ینی بە ڕەشبینی بڕوانی ئەگەر نێتە دیش دەرونی مرۆڤ ئاسوودە ناوی بەس بە گەشتبینی بژی هیواداری ئینشاءڵڵا خوای گەورە خۆشی بینتە ڕێگامانیش. وعلیکم السلام ورحمة الله سپاس دەکەم. ساڵی 2021 بەرەو کۆتایی ساڵ دەڕۆین چۆن بوو بەلاتەوە؟ والله الحەمدوللیلا ساڵی 2021 زۆر بەخۆشی بەڕێوە چوو بەڵام لە کۆتاییەکەیدا هەندێک شەهیدماندا کە داعش سەری هەڵداوە ئەو مەحاشی کارمەندانی دام دەستگا حکومەکەش بەو دیایی وا دەڵێن ئەو مەعاشەش نادرێت هیوادارین ئینشاڵڵا ئەگە ساڵی داهاتوودا ئەو کێشە و گرفتانی بە دوایی نەمینێت کۆرۆنەکە نەمینێت شەڕی داعشەکە نەمینێت خەڵکەکانمان سەرفراز بن و ئەو لافاوەی هەولێریش ڕاستی کاریگەری زۆری هەبوو هیوادارین ئەو کێشە و گرفتەکانی مەجرا و ناو شار و دام و دەستگاکانم و کێشەکان چارەسەر بکرێت سپاسیان دەکەین و ئینشاءڵڵا ئەو کەم و کورتیانە نەمینێت باشە. باشە پێتان وایە ساڵ تەنها ژمارەکان دەگۆڕێت یان
هەمووی دەگۆڕێت والله سال دەگۆڕێ کێش و گرفتەکان بەخودێ چارەسەر ئەو ساڵ 2021 تا حدێک باش بوو تا حدێک زۆر باش بوو نخۆ هەر ژمارە گۆڕنی بەس تا حدێک زۆر باش بوو ئەو ساڵ ئیشەلا هیوادارین لە 2022دا باشتر بگۆڕێن سپاسیان دەکەین و باش بەشیشی زۆر خەڵک هەر دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەمە بپات تۆ لەگەڵ ئەمڕاییەی وەڵی پێش لەمە چەند ساڵێک وا بوو بەس ئەم ساڵ تا حدێک باش بوو خەڵک یعنی کێشە و گرفتەکان و باشتر بوو ئیشەلا باشتریش دەبن لەگەڵ ڕایەی خۆزگە بە پار بەخوازێ والله بەدەست خۆمانە ڕاستی ئێمە ملەتەکە بەدەست خۆمان یعنی خۆمان باشکەین حکومەتیش باش دەبی خۆمان خراپکەین وڵی حکومەتیش خراپ دەبی حکومەتیش ئەو ساڵ تا حدێک زۆر باش بوو لە چاو ساڵانی ڕابردوو ئیشەلا باشتریش دەبیت ئومید وایە لە ساڵی داهاتووە و کێش و گرفتانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیان بووتەوە لە ساڵی داهاتوو چارەسەر ئەمە هاوڵاتی چمان دەوێت مەحاش لە کاتی خۆی بدرێت ئەو کێشە و لە قەڵەقی پێشمەرگە و داعش و ئەو شەڕە نەمینێت ئەو لە قەڵەقی کورۆنە نەمینێ ئەو وەسعەیە خەڵکەکە ئازاد بێ و سەرفراز بێت کەم و کورتی نەمینێت یعنی خەڵک لەی جادە و بان نەکات یعنی ئێستا وەکو قەزای بەردەڕەش یعنی ماوەی چەند ساڵە تا ئێستا یەک ترافکلایەتی هەیە لە سەردەمی عوسمانیەکان و وابزانم ناحیە تا ئێستا هیچ خزمەتێکی بۆ نەکراوە یعنی قەزای بەردەڕەش زۆر بێ خزمەتە ڕاستی لە ناحیە تەندروستیدا ناحیە جادە و باندا لە هەموو شێوەیەکدا سلااو بە خێر بێن سەرچاو زۆر بەرەو کۆتایەکانی 2021 دەڕۆین ئەم ساڵە چۆن بوو بەلاتەوە وڵی بەڕای من خۆم وەکو شەی دوکاندارێک 29 ساڵە دوکاندارم ساڵێکی یانە بەڕاستی زۆر گراناوی بوو ئەنە ئەشیاکان چەند ئەوەندەی متابعمان لەسەر لە ئەشیا فرۆشتن و نەهینان خاستەنەوە 4-5 مانگەی بێئیشی و ئەو یانە کۆرۆنا ئەوە تاسیرێکی زۆری هەبوو بەس نسبەت لە لای خۆمەوە 90 زیاتر یانە گرانێکی زۆرە بەڕاستی بڵێ پێت وایە لە ساڵی داهاتوو ساڵی 2022 هەمان ئەو کێش و گرفتن و بێ بازاڕیە و کە ڕوبەڕوود بووتەوە لە دوکانەکەی خۆتەوە بەڵێ ئیشەڵا ساڵی 2022 ساڵی خێر و خۆشی لە بەرەکە دەبێت بەس بەڕاستی ئەو ساڵ نالێم گەلک تشتمانە بوو مەسن لە ئەوەی خۆمان وایر تۆپی بە 40,000 دینار بوو ئێستا ب 90,000 دینار 50,000 لە یەک تۆ بایر ئەنا گەوەرەقە گران بێت لە 25,000 گران بووە یانە وەرەقەکە نییە حملەکە کولفەکە گومرک لە گومرکەکە نازانم ئەوەکە لە چێن دەرێوها گرانێکی زۆر بەمان پیدا بەڵێ هیوا و ئاواتی تووچێ لە ساڵی ئایندا چی بکرێ هیوا و ئاوەتی مۆیە بەڕاستی پەرا بە کرد بدرێ یانە زۆر یانە هەمولە نەکرێتە سەر ئەشیاکانمان بەڕاستی یانە ئێستا وەکو دەبینم دەڵێم 29 ساڵە چا گرانی وەکو ئەو ساڵ لەم دیتی ئەشیا یانە گرانێکی لە ئەرزاق لە مادەی کەهرەبایی خۆمان لە مادەی بۆیە یانە بەڕاستی لە 50 زیاتر 180 زیاتر گران بووە بەڵێ ئەو کاریگەری نەکردوتە سەر خەڵک بەرەوەڵە کاریگەریکی یەکجا زۆری هەیە نۆدەلێم لە 28 سال 29 ساڵە لە نۆتۆکانەوە تا ئێستا دکانە شتی و هەم نەبینێ لە ژیانی خۆم ئەو گرانیێژ هەر بەردەوام دەبێت بۆ ساڵیان والله ئینشاڵا هەرزانی بەدوای وابێ ئینشاڵا ئینشاڵاوە ڕەحمەتی خوش دەرگەی لێمان کردو ئینشاڵا بەس بەڕاستی هەتا خۆمان چاک نەکەین ئەو تشتە چەنم ئین الله لا یغیر بخەمە حتا ما یغیر بأنفسهم هەتا خۆمان چاک نەکەین ئەو تشتەش چا نابێت بەڵێ پێ دوانە ساڵی داهاتووش تەنها ژمارەکان دەگۆڕێت یاخۆ چەند ساڵە چەند متابعەکەی چارەسەری ئەستان بەس ئینشاڵا داواکانی لە خوای گەورە چارەسەر بکە گەنا بە ژمارەکەی دەگۆڕێت بەڵێ بەشەشیش دەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار خۆزگەم بەپار ئەرێ وەڵڵاه ڕەحمەکەی هەبوو بەڕاستی تا بەری 20 ساڵە بەڕاستی ڕەحم و یانە بەرەکەت و ساڵ بەسەر دێ نازانم ڕەحمەکە نماوە بەرەکەتەکە نماوە و قەناعەت نماوە بەڕاستی زۆر ئیشەڵا لە ساڵی داهات و ئیشەڵا ساری بەرەکەت و خێرخۆش بەس ژمارە گۆڕین نەبێت ساڵی 2021 بەرە کۆتۆیەکانی دەڕۆین ساڵێکی چۆن بوو بەلاتەوە سەرەتا بەخێر بن کاک محەممەد
ساڵی 2021 بەڕاستی ساڵێکی پڕ لە نەهامەتی و ناخۆشی بوو بۆ گەلی کورد بەهۆی قەیرانی دارایی و نەهاتنی موچە بۆ فەرمانبەران و زۆر کێشەی تر. هیوادارم ساڵی داهاتوو ببێتە ساڵی مایی خۆشی و خۆشببختی بۆ میلەتی کورد. هیوادارم ئەم ساڵی کە دێت پێدەنینە ساڵی 2022 بێتە ساڵێکی یەکڕێزی نەتەوەی کورد، یەکڕێزی میلەتی کورد. هیوادارم ئەم ساڵێ بێتە مای خۆشی و خۆشببختی بۆ تەواوی گەلی کوردستان. باشە پێتان وایە لە ساڵی داهاتوو ئەو کێش و گرفتانەی کە باست کرد بە ڕوبەڕووی هاوڵاتیان یاریمی کوردستان بووتەوە لە ساڵی داهاتوو چارەسەر دەبێت؟ جوانە کاک محەممەد، وەڵا ئەوەی ڕاستی بیتن کێشەکانی میلەتی کورد زۆرن. هیوادارم بەرپرسان ئەو کەسانەی کە کار بەدەستن، ئەو کەسانی کە لە حکوومەتن لە ئەنجومەنی وەزیرانن خەمێک لەم میلەتە ڕەشوڕوتە بخۆن. ئەنی بەڕاستی ناکرێتن ژیان هەروە بە سەختی بەردەوام بێتن. ئەمە مانگی چەندە؟ مانگی کۆتایی مانجی 12ەیە، کۆتایی مانجی 12ەیە بەداخۆم تا ئێستا با بڵین نەوتی سپی بەسەر هاوڵاتیان دابەش نەکراوە. ئەمە یەکێکە لە کێشە و گرفتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەداخۆم یعنی حکوومەت دەبێت چاوێک لەم خەڵکە بکاتن، یعنی تاکەی بێباکن لە خەڵک و میلەتی خۆیان، ئەنی بابەز بێتن. ئەو 31 ساڵس بۆ پێدەنینە 32 ساڵ، ینی میلەتی کورد هەر بە چەساوی ژیاوە، هەر بە قوڕبەسەری ژیاوە، ئەنی ناکرێتن بە کاربەدەستان بەرپرسان خەمێک لە خەڵک بخۆن. خەڵکی خۆیانە کاکە خۆ خەڵکی لە غێر شوێن نهاتوێتە کوردستان بژیتن. حەلەقەن کەسانێک کاتی خۆی کە قوربانیان داوە بۆ ئەم خاکە، بۆ ئەم ئاڵایە، بۆ کورد، بۆ کوردستان. یعنی بەرپرسان ینی تاکەی چاوێک لەو خەڵکە ناکەن. بەداخۆم ینی بەرپرسانی کورد بێباکن لە ئاست داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ساڵی 2021 بەرەو کۆتاییەکانی ساڵە ڕۆی چۆن بوو بەلات؟ ڕاستی ساڵی 2021 ساڵێکی خۆش نەبوو، بە گشتێکی خۆش نەبوو. ئەویش هەر لەبەرەوەی کە نەخۆشی کۆڕۆنا کۆتایی نهاتە بوو، ئەو نەخۆشیە بەردەوام بوو کە لە ساڵی 2021 هات. ساڵی 2022 بێبەش نەبوو لە نەخۆشیە، هەرچەندە ڤاکسین لەو ساڵەدا دۆزرایەوە و خەڵکیشی زۆر ڤاکسینی دانا، بەڵام هەر بۆ خەڵکەکە بەگشتی خۆش نەبوو. لە ڕووی داراییەوەش بۆ کوردستان وەزعەکە باش نەبوو بەڕاستی، هەرچەندە لە سەرەتای ساڵی 2021 موچە کەمێک بەرەو باشی ڕۆیشت، بەڵام چەند کێش و گرفتێکی تێکەوت و خەریک بوو وەزعەکە خراپ بێ، بەڵام لە کۆتاییدا بڕێک باشتر بووە. هیوا دوو ئاواتی تۆ چییە لە ساڵی ئایندا لە ساڵی 2022 چیوا و ئاواتە؟ وەڵڵا ئینشەڵڵا و نەخۆشیە بە تەواوەتی نامینێ، وەزعی کوردستان باشتر دەبێ، شەڕ و کێشە و مشکیلە لە کوردستان نامینێ و دوور دەبێت لە کوردستان. خەڵک خۆش گوزاران بێ هەرەوەماندا هیچ کەمان نایە. پێشبینی تۆ چییە؟ پێت وایە ئەو کێشە و گرفتانی کە لە ساڵی 2021 ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆتەوە لە ساڵی ئایندا کێشەکان چارەسەر دەبێ؟ وەڵڵاهی زۆر زەحمەتە، چونکە هەتا گۆڕانکاری نەکرێت، زۆر زەحمەتە. 2022 هەر ساڵێک بێت هیچ گۆڕانکاریەکی نوێ نابینن، چونکە ئەوەی لە 2015 و 16 و 17 هەر بەردەوام بوو، یعنی هەر نەفسی شتە و نەفسی ڕوودا و بەس چیرۆکەکەی دەگۆڕێت، هەر نەفسی ڕووداوە چیرۆکێشتی تێتن. ساڵی داهاتووش تەنها ژمارە گۆڕینە و ئەگەر گۆڕانکاری ڕیشەیی نەکرێت، گۆڕانکاریشی یەکزارەشی نەکرێت، زۆر زەحمەتە، چونکە وەزعەکە بە تەواوەتی تێکچووە. هیچ ئومێدەکرد نییە بۆ ساڵی داهاتوو؟ وەڵڵا ئومێد لە گۆڕانکاری دەبێت، ئەو کاتە ئومێد دەبێت کە ڕۆناکیێک لە داهاتوو ببینی، بەڵام ئەو ڕۆناکیە لە داهاتوودا نییە. ئەوەی دەبینی هەموو شتی دووبارە، یعنی بەڕاستی ئەو وەزعی کە لەو ئەخیرە خاس ڕۆیدا، ئەو کۆچی گەنجان بەرەو ئەوروپاوی پێم وایە لە ساڵی داهاتوو زۆر زیاتر دەبێتن.
ئەگەر وەزعەکەەوەها بەردەوام بی چکە بینیمان ئەو کۆچە ڕوویدا و خەڵکە چوو کاردانەوەکان زۆر بوو کاردانەوەکان بەس چارەسەر نەبوو ناتن کاکە ئەو خەڵکە چوو با ئەمە گۆڕانکاری بکەین با ئەمە شتەکان بگۆڕن بۆچی ئەو خەڵکە ڕۆیشت بۆچی چوو ڕێگای ئەو ڕێگە نەخۆشە و ڕێگە سەختەی هەڵ بژار بەو زستانە بەڵام پێم وایە هاوینی داهاتوو خەڵکێکی زۆر زیاتر دەڕوە ئەگەر وەزعەکارەوەها بەردەوام بێ خەڵکەکە گەڕاوە لە چی گەڕاوە لە سەرمان گەڕاوە ئەو کە گەڕاوەش ئەو هەموو کاردانە ئەو هەموو قسەوەی دیکە ئەخیری سوودێکی نەویست گۆڕانکاریێکمان نەبین و خراپترمان دیت باشترمان نەدیت. والله بەڕاستی ساڵێک بوو پڕ نەهامەتی بوو ساڵێکی زۆر نەخۆش بووە هەموو کوردستان و هیواداری ئینشەڵا ساڵی داهاتوو ساڵی 2022 بتە خێر و خۆشی بۆ هەموو هاوڵاتیانی کورد و کوردستان چکە ساڵی 2001 بەڕاستی زۆر ناخۆش تێدا هەبوو هەلو ئاخیریەکان 2021 زۆر ناخۆشیمان بینی بەڕاستی ئینشەڵا ساڵی داهاتوو ساڵێکی خۆش دەبێ هەموو کوردێک. ئەو پێش و گرفتانە پێت وایە لە ساڵی 2021 ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان بووتەوە لە ساڵی ئایندا کێشەکان چارەسەر دەبێ بەڕاستیەوە لەسەر حکومت دەوەستەوە شتانە زۆر شتە ئێستاکانی هەیە لە 2021 نەکرایە 2022 ئینشەڵا دەکرێت شتانە بەس بەداخە بەڕاستی هەر لایەنەکەوەی دیکە ملایەنەکان بێفەرقوزدا هیچ کەسەشانی عنی پێوە کە ناتوە کە بڵێن شتێکی کردی بێت جێگای دەستخۆشی بێ بەڕاستی هیچی بۆ میلاد نەکرا هیچ. باش پێت وایە ساڵی داهاتووش تەنها ژمارە گۆڕینە یاخۆت بەکردار ژیانی خەڵک هیوا و ئاوەتەکانی خەڵک دێتە دی بەخوای چ بڵێم ئەبزانم ئەو ساڵی 2022 هەروەشەوە ساڵ دەبێت بڕوا ناکەم بگاتەوە ساڵێکە بڵێن ساڵێک بۆ ساڵێکی خۆش بار هەروە کۆم ساڵە دەوێت ژمارە گۆڕینەوە ئەوزان زیاتر نابێت هەر ئەو پەندەمانش بەبیر دێتەوە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار خۆزگەم بەپار ساڵ بە ساڵ خۆزگەم بەپارە من تشتا هەر لە کوردەواری خۆمان گوترا لە باپیرانەوە هەر ئەوەش دەمێتەوە تا دنیاژماوە خلاص نابێت. پێت وایە لە ساڵی نوێش ئەو ساڵە ئەو پەندەی دووبارە دەکەینەوە دڵنیاوە دووبارە دەبێتەوە لەمە خراپترۆن بەسەر ئەمە زیاتر کارەساتە بەڕاستی 2021 ساڵێکی زۆر ناخۆش بۆ هەم میلەتی کوردی ئینشەڵا ساڵی داهاتوو ساڵێکی خۆش دەبێت ئەوە ڕاستە سەرکردەکان دەوەستەوە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان دەوەستا شتێک بکرێتن ئەوە شتێکی باش بکرێت جێگای دەستخۆشیەوە هەموو لایە ئەوەی ئینشەڵا ساکەوتن ئینشەڵا 2022 ساڵێکی خۆش دەبێت نابێ بێئومید وڵای ئومێد نابێ ئومێد چکە بێئومێدی شتێکە یعنی دێخیت دەبێت ئومێد بە هەموو شتێکەوێتن. بەڵێ بینارانی خۆشەویست ئەویگی ویستی بوون ئەمە ڕابوو چوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تاڵقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.